دووبارە سڵاو بەڵێ فەرموو. بەڵێ زۆر سپاس بەخشان محەممەد. سەرەتا بە خاتی میوانە بە ڕێزەکانەکەم دوو پرسیارم هەیە بۆ ئاشتی خان. یەکەم پرسیاریان ئاشتی خان وەکو ئەندام پەرلەمانێکی ئافرەت لە ناو پەرلەمانە وەکو هەمومان ئەزانین یاسای لێبوردنی گشتی دەرچوو چەندەها کەس بەربوو کە دەستیان بە خوێنی ئافرەتان سوور بوو. ئایا بۆ لەویادا هێشتیان ئەو یاسایە تێپەڕێت و ئەو کەسانی گرتەوانە؟ مە پرسیاری یەکەم. پرسیاری دووهەمم هەر بۆ ئاشتی خان هەوڵیان داوە ئایا یاسای تودوتیژی یا جیاوازی جێندەر بکرێ بە منهەجێ لە قوتابخانەکانە. ئەوە شتێکی زۆر زۆر گرنگە لەبەرەوەی هەر لە مناڵیەوە خوێندکارەکانمان ئاشنا بن بەو منهەجە. ئەوە دەستخۆشیتان لێکم زۆر سپاس. بەخێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم سەوسەن بابەکرد لە ڕێکخراوی گەشە پێدان. پرسیارێکم هەیە بۆ ڤیان خان، ئایا تا ئێستا داوەتان کردووە شوێنە گشتەکانی خانی لەشفرۆشی کە ئەشتنگوتیژیەک لە بەرامبەر ئافرەت دابخرێ؟ چکە ئەوە یەکەم شتەکە تونگوتیژی ئەکرێ بەرامبەر ئافرەت و شوێنێکی گشتیشە. ئێمە باز لەواکەین لە تاکەکانیان لە ماڵەکانە تونگوتیژی بەرامبەر ئافرەت نەکرێ، بەڵام لەوێ کە شوێنێکی گشتیشە تونگوتیژیەکرێت. پرسیاری دووەمیشم بۆ ئاشتی خانە ئەوەی ئەڵێ بگەڕێنەوە بۆ مێژوو، کە ئێمە ئەگەڕێنەوە بۆ مێژوو ئەگەڕێنەوە بۆ سەردەمی ئیسلام، کە سەردەمی ئیسلام زۆر ڕێز لە ئافرەت گیراوە. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند ڕێزی لە ئافرەت گرتووە، کاتێکە بە ماندوێتیش هاتۆتەوە بۆ ناو خێزانەکانی ڕێزی خێزانەکانی خۆی گرتووە. یەکێک لەوانە کە لە شەڕەکە گەڕاوەتەوە خێزانەکەی خۆی بردووە وتوێتی با پێشبڕکێ بکەین. چەندی بووە. پرسیارەکەم ئەوەیە مێژوو ڕێزی لە ئافرەت گرتووە لە مێژوە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بەڵام لە ئێستادا ئەو ڕێزە نەماوە نەخێر. سپاس مەبەستێک دەستەکانە خۆش بێت. فەرموو. شیلان عزیز، دکتۆر پرسیارەکەم بۆ دکتۆرە ڤیانە. بەڕاستی تۆ لە سەرەتای قسەکردنەکان دە زۆر تەکیدی کردە سەرەوەی کە ئازادی هەیە، ئازادی ژن هەیە لە ناو خێزانە لە ناو کۆمەڵگەکەواتە ئێمە بۆ لێرە دانیشتوین با زۆر تەکیدت کردەوە لە قسەکانت کەواتە ئازادی ڕۆژنامەنووس هەیە کە محققەتێکە کە ئازانی وانە ئازادی ژن هەیە و ئەی پرسی ژن بۆ هەیە لێرە. پرسیارەکەم بەسەوە بوو زۆر سوال. فەرموو. من ناوم چنوور حسینە. پرسیارەکەم ڕۆبەڕووی ئاشتی خانەکەمەوانێ. ئێمە ڕۆژانە دەبینین و دەبیستین کە توندوتیژی بەرامبەر ئافرەتان دەکرێت، بەڵام هیچ یاسایەک یان دانە ناوە تا ئێستا بۆ ئەو کەسانی کە توندوتیژی بەرامبەر ئافرەتەکەن تۆمەتبارەکە یاسایەکی بەرامبەر بکرێت کە ئیتر نەتوانێت جارێکی تر توندوتیژی بەرامبەر یاساکە بوونی هەیە بەڵام جێبەجێ نەکراوە. وەکو یاسا بوونی هەیە لە پەرلەمانیش دەرچوێنراوە لە ساڵی 2011 بەڵام قسەکە لەسەر ئەوەیە قسەی تۆ لەسەر ئەوەیە کە جێبەجێ نەکراوە. بۆچی تا ئێستا عنی جێبەجێیان نەکردووە؟ بەڵێ جەخت لەسەر ئەوە ناکەنەوە کە جێبەجێ بکرێت لە پەرلەمانە. بەڵێ سپاس. فەرموو. سپاس. من یەک پرسیارێکم هەیە و هەنێ ڕوونکراژەگەر بوار هەبێ و کات دەبێ سپاس دەکەم. زۆر بە کورتی کاتمان زۆر کەم. بەڵێ باشە. من وەکو کۆی گشتی ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان قساکەم بۆیە پێم خۆشە لێرەوە ڕوونی کەمەوە بۆچی ئافرەتانی ئێمە لە هەرێمی کوردستان و تاکو ئێستاکە کۆدەنگێکیانی بەیەکەوە کە کاتێک کێشێکی ئافرەتێتە پێشەوە کۆدەنگیانکیان هەبێ یاخود بەلایەنێکی ترایی بن ئەم بە ئاقارێکی سیاسی بە پرسیارێکی ترم لە ئافرەتانەوەیە هەنێ ئافرەتی ڕێکخراوی ئافرەتانی و خۆمان لە ڕێکخراوەکانی ئافرەتان لە نزیکەوە ئاگدانی هەرێ ڕێکخراوی ئافرەتان هەیە ئیشی ئەوەیە ئافرەتان و شارکاتەوە ئیشی ئەوەیە یاسای ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستانە دەرچوە تاکو چەند ئافرەتان ئێمە شارەزایی لێوەکو بەڕێزی باسیکی پارێزەری شارەزایی لەو یاسایەدانە ئیشی ڕێکخراوەکانی ئافرەتانەوەی ئەو یاسایی بەیاسایەتی باری کەسایەتی ئیشی ئافرەتانەوە نییە بەرداخەوە مەکسی تەوزیەکەنیا خۆت هەنێ ئیشی ترکەن کە ئیشی ئەوانە. سپاس بۆ تۆش. فەرموو. ڕابەر جەبەر خوێندکاری زانکۆم. پێش هەموو شتێک پێش دەستپێک ئێستا بینەروا تێگات ئەم کێشەی توندوتیژی سێراعکە لە بینین پیا و ئافرەتە لە کۆنەوە بەڵام خۆی وانە تەنها کێشە هەیە وەکو کێشە بەڵام بەم شێوازنەکەەوە ئێستا زۆر بە گەرمی باسی لێوەکەیان بەڕاستیەوەی نابێنم کەوەنە زۆر گرنگی پێ بدرێ بەو شێوازەکە ئێستا بینەروا تێگە کێشەی زول زەبەلاح خۆمە وانە. کێشەکە ببوورە کێشەکە چۆن زل و زەبەلاحنیە کە ئەو هەموو ئامارانە لە بەردەستن کە ژنان بە تاوانی نازانم ناموس و ئەم شتانە دەکرێت. ئەگەر کاتبێ یەمەسەری پێش هەموو شتێک ئەم کێشانێک کە هەیە تەمام کێشەکان زۆر زەبەلاحنیە تاکو بڵێ وەڵام شتێکی جیهانی و پەیوەندی بە کوردەوە هەیە وا گەورەکراوە
پێش هەموو شتێک کێشەی دژی ئافرەت یەکەم خەڵ ئەگەڕن بۆ خەتای ڕێکخراوەکان خۆیان ڕێکخراوەکانی ئافرەتان بۆ ڕێکخراوەکانی ئافرەتان هیچ خبرێکیانە لەگەڵ ڕێزمان بۆ ئەم قسەی کایکەم بە بەڵگەی سلمێنم ئەگەر باسی ڕێکخراوەکانی ئافرەتان کە بڵی بێ زەحمەت ئامانجتان چی ئەڵێ ئامانجمان ئەوەی توێژی نەمێنێ ئەڵێن باشە بەسەر چاو ئەی باشە بەچی ڕێگەیەک ئەڵێ ئەمانەوێت یەکسانی بەرپا بێ بەڵام لێرە کێشەکە ئاوەیە چ جۆرە یەکسانیەک ئایا یەکسانی مطلق یان عەدالەت ئەوان داوای یەکسانی مطلقەکەن کە خۆی ئەسڵە ئەم شتە دروست نییە عن بە هیچ شێوازێک دروست نابێت بۆچی فیسیۆلۆژی ئافرەت وایە کە تەحملی زۆر کار ناکات بۆ نمونە ئێستا ناتوانین باسی ئافرەتێکی بڵێ بێ زەحمەت گەر پرسیارەکەت پێ ببوورە چکە کاتەکە تەواو بوو ببوورە پرسیارەکەت بگەێنی باش پرسیارەکان دەکەم بۆ دکتۆر ڤیان باسی ئەوەی کەوتی لە حزبەکەی خۆمان دیموکراسی و ئاوێکە گەل ئاماژەکانیان بەڵام یەکێک لە مەسئولە بەرزەکانی خۆیان کاتێککە باسی ئافرەتی لاکرا وتی کاکە ئافرەتی چی پێویست بوو ناکە دوو شەقی تێڵە بەو زمانی خۆیان دوو شەقی تێڵە گەر بەقسی نەکردی ئاکە تو ئاەکە لە ئاماژەکان دیموکراسیە بێکێک لە مەسئولەکانی خۆتان بۆ شێوازە وەڵام باتەیەکەیان ئەمە تەنها لە کاتی گفتوگۆم ناقەشەیە قسە کراوە ئەم بێکم دوێنش بۆ جوانەخان باسی واکە کە ئاڵێت ئەم یادە ئەم کارە کاکرێ باوکارە ڕێکخرا ئۆکسفامی باڕێتانی کراوە باشە ئەم یادەکە کراوە بۆچی خۆتان وەکو ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوێکی ئافرەتیان وەکو ڕێکخراوێک بۆچی باسی کێشەکانی ئەوان ناکەن بۆ نمونە لێرە ژن ئەکوژێ بە ناوی ناموسەوە بەڵام لێ ژن اختصا بکرێ هەر بەپێی راپۆرتێکی وەزارەتی ناوخۆی باڕێتانی ئاڵێ لە 180 ئەو ئافرەتانی کە زابتن دەستدرێژی سەکسان کرێتە سەر زۆر سپاس فەرموو زۆر سپاس من ئارام عزیز لە یەکێتی لاوانی دیموکراتی لە کوردستان عێراق من پرسیارەکەم بۆ دکتۆرە ڤیانەوەی کەوتی ئێمە ڕێکخراوەکانی پاشخۆی حزبن ئەو ڕێکخراوانی کە دروست بوون یەکێتی ئافرەتانە هەموو حزبەکان کۆمەڵە ڕێکخراوانێ ئافرەتانە قوتابیانە لاوانە مامۆستانە بتونێت تێ پاشخۆی حزبن بۆ کە تۆ کەسێک دێت لە ڕێکخراوەکەی تۆ بێتە ئەندام گومانی تێدانی ئەو ڕێکخراوە دەبێتە دەرگای بۆ چونە ژوورێنە ئەو حزبە کابێتە ئەندام ئەو گومانیتیانێ دووش تونند و تیژی کە لە کوردستانە سەرێڵدا و لە ساڵانی ڕابردووە کەم بۆ لە دوای ڕاپەنی سەری هەڵ دروست بوو ئەمانە با ئەومانە بیر نەچێ ڕاگانی ڕۆڵی کاریگەری هەبووە هەروەها تەکنۆلۆژە و ئەنتەرنێت و تویتەر و موبایل ئەمانە کا یادگار ئافرەتێ لەسەر ژمارەیەکی هەڵەکە بوو هاتووە بەڵام با ئێمە زەربی سفر نەگەن ڕێکخراوەکان ژنان ئافرەتان کاریان کردو دەستخۆشیان لەکەین بەڵام کارەکانیان تەقلیدیە خولی دوورمان هەموو ساڵە خولی دوورمان و کۆمەڵە خولی تەقلیدیمانە گۆڕانکاری ئاعەف و یەک شتێکی تریژ با ئەومان لەبیر نەچێت لە 25 نۆڤەمبەر هەموو ساڵە کۆمەڵە چالاکیەکرێ با بکرێت لە بەرەوەی بزانن لە 2023 خەڵگەزانین 25 نۆڤەمبەر چێمانە هەروە ئەو هەڵمەتی کردێلی سپێما کە کراوە و ئەو بەڵێ نامێ پڕکراوەتەوە کاریگەریەکی ئەبێت ئەو نامیلکی بڵاوەکرێتەوە خۆ ئەیباتەوە بۆ مەڵ کەسێک لە خێزانەکی بخێنێت و ئیسفادی لەکە زۆر سپاس کاکارم بەڵێ بەڕاستی خۆزگا ئەو کۆبوونەوەی ئێمە ئەم چەند ئافرەتەیە بەو ئیتیجاهە نەبردرابایە کە فعلان باسی سیاست و بۆ ئیتیجاهی برد دکتۆرە بێگومان هەر خودی ئێمە باش هەموومان شتێدا بەشدارین بەڵام کە شتێک ئیسارە کرا بێگومان حتمما وەڵامێکی دیکەشی دەبێت چونکە بە حقیقت ئەو شتێککە ئێمە لەسەری دانیشتوین پرسی ئافرەتە ئێمە سەراتاش پرسی کۆمەلگای کوردستانیە دەبێت بزانین کۆمەلگای کوردستانی چگونه نەوع کۆمەلگای کوردستانی بووە و ئەوەندە ئێمە باسی توندی تویژی دەکەین خۆ تەنیا لە وڵاتی ئێمە هەر ئافرەت ڕێژەی زۆری هەرە توندی تیژی بەردەکەوێت لەبەرەوەی کە بە هۆی کۆمەڵێ هۆوە هەر لە مێژووە تا ئێستا بەو شێوەیە ڕۆیشتووە بەڵام حقیقت ئێمە خێزانێکی تەندروستمان نیە لە ناو هەرێمی کوردستانە پەیوەندیە خێزانیەکانی ئێمە ئێمە دەبێت لە نوێ ریفۆمەرمیان بکەین چەمکەکانیان پێناسە بکەینەوە کێشەی توندوتیژی وڵاتی ئێمە زۆر سادەیە زۆر سادەیە ئەگەر ئێمە بەرنامەی جدیمان هەبێت لەسەری ئیش بکەین هەمومان پێکەوە کێشەی ئێمە ئەوەیە لە ناو یەکەی بچووکترین یەکەی کۆمەلگا کە پێی ئەڵێ خێزانە هەز دەربڕین نییە گوێگرتن نییە قسەکردن نییە دابراون خێزانەکان ئەندامەکانی خێزانی ئێمە لە یەکتر دابراون ئیتر ژیانی شارنشینیش ئەوەندەی دیکە قورسی کردوتەوە بە شێوەیەکی دیکە ئەمانە هەمووی دەوری تێدا دەبینە بەڵام یەکەم شت ئێمە لەسەر ئەو شتانەیە ڕاوەستی ئێمە کۆمەلگای بە سادەیی کێشەکە کرد ئێمە دوعامان بینی چۆن کوژرا بەڵێ ئەو ئێستا دێمەوە سەر باناو نەبم فلان کەسمان بینی لە گەرمیان بە چ تاوانێک کوژرا بە چ شێوەیەک ئێستا دێمەوە سەر سادەی ئەم مەسەلەیە سادەی ئەم مەسەلەیە نەک سادەی ئەم مەسەلەیە سادەی دانانی ئیستراتیجیەت بۆ ئیشکردن لەسەر ئەم مەسەلەیە چۆنە ئێمە لە وڵاتێکا دەژین کە لە ناوچەکانە هەر ناوچەیەکی ئێمە بە شێوەیەک بەدەستی کێشەیەک دەناڵێتەوە نەوعێکی پێکدادانی کولتوری لە ناوی دروست بووە بەداخەوە
ئێمە بۆ نمونە لە ناوی ناوچەکان ناهێنم بەڵام لە ناوچەیەک لە هەرێمی کوردستانە هێشتان سەردەمی فێئۆدالیەتە هێشتان طبقەی دەرەبەگ و طبقەی فەلاح هەیە عائلەی دەرەبەگ کچەکەی ناداتەوە طبقەی فەلاح کە کێشەیەکی گەورە دروست دەکات لە ناوچەیەکی دیکەی کوردستان بەهۆی ئەو زروفە نالەبارەی کە دکتۆرە ئەمە بەڵگەی ئەوە نییە کە ئێوە تەنها لە ناو شارەکانە لە خلالی ئەم 6 ساڵەیە لە دوای ڕاپەڕینیشەوە ڕێکخراوەکان ئێوە تەنها لە ناو شارەکانە نیشتان کردو نەڕۆشتونەتە قوڵایی مۆزوعەکە و باسەکەەوە لە ناو دیاتەکان لە گوندەکان ڕێکخراوی ئافرەتان بەوە ناسراوە کە هەموو جارێ هەموو چالاکیەکانی لە ناو قاعدەیە لە ناحیەکانە لە گوندە دووربەسەکانە ئەوەش بە بەڵگە هەمانە بە چارەسەر نەبووە بۆچی بەدەستی ئافرەتان ئەم شتەیە چارەسەر نابێ تەنیا بەدەستی یەک کەس چەپڵە بە یەک دەست لێ نادرێ ئەمە دەبێت کۆمەلگا هەمووی بۆ کار بکاتەوە ئەمە دەبێت پەروەردەی سیستەمی پەروەردەتەوە بۆ بگۆڕی ئەمە دەبێت پیاوی ئاینی دەستی تێدا هەبێ ئەمە دەبێت نووسەر و ڕۆشنبیر دەستی تێدا هەبێ ئەمە دەبێت دەسەڵاتە سیاسیەکان ئەم شتانەیە لە ئێستاوە ئەوەی کە خاڵی یەکەمی ئاشتیخان خۆی ئاماژەدایە وتی استراتیجیەتێک دانراوە هەر ئەو استراتیجیە بجای کەواتە ئێمە هەموو ئافرەتان دەبێت لەسەر ئەوە کۆک ببینەوە بۆ نمونە ئێمە یەکێک لە ئێمە بەڵێ ئێمە ئەو 25% 30% کە دواتریش لە کوردستان بوو بە 30% ئەو سیستەمەیە بۆ ئافرەت بۆ بەشداری ئافرەت لە نەبواری سیاسەتدادانرا بە هەموو ئافرەتەکان هەوڵی ئەوە بدەن و ئەگەر لە ناو حیزبەکانی خۆشیان زەختی ئەوە بکەن کە ئەو حیزبانە ئەوانەی کە لە ناو ئەو ڕێکخراوی تایبەت بە ئافرەتن لە ناو حیزبانە ئەوان بچنەوە ئێمە وامان کردوتەوە ژمارەیەکی یەکجار زۆری لە ئەندامەکانی پەرلەمانی ئێمە دەرچوو یەکێتی ئافرەتانی کوردستانن کە بۆ ئەوەی کە بەو دیدە ئافرەتانەیە سەیریکەنەوە بەڵێ دکتۆرە وەڵامی پرسیارەکان چونکە ئێستا کاتەکەی تۆ ئێستا دێمەوە سەر باسی شوێنە گشتیەکانی لەشفرۆشی کردووە واللهی منیش لەگەڵ تامە من 100% دژی لەشفرۆشیمە گەورەترین تاوان کە بەرامبەر بە ئافرەت دەکرێت لەشفرۆشیە بەڵام ئەم لەشفرۆشیە ئێستا لە هەموو جیهان بازرگانی بە ئافرەت دەکرێتەوە زۆر شتەکە بەس بە شوێنەیەکە عام ئەوها نییە کە تۆ بەڵێ فەرمو ئێرە لەشفرۆشیە بڕۆ لەگەڵ ئەمانە لەشفرۆشەکانیش نەناسراون ئەوەی کە بە ئێمەوە کرابێت وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان ئێمە بە دوواداچوونمان کردووە ئەم جۆرە شتانە نهێنیەکان دەبێت بپارێزین ئێمە ناتوانین لە باسی شتیوە بینەوە سەرعلام و باسی هەموو شتەکان بکەین زۆر جار هەر بۆ ئەوەی بەڕێزت لە خلالی 9 مانگا 599 کێشەی کۆمەڵاتی لای ئێمە چارەسەر کراوە ئازادی ژن هەیە من نەموتوە ئەگەر ئازادی ژن هەبێت وتم بە شێوەیەکە عام مرۆڤی کورد ئازادی خوازە مرۆڤی کورد لە بێناو ئازادی شەڕی کردووە ئەگەر وابێ ئەگەر هەموو ئێمە ئازاد بین بەو ئازادیە کە ئێمە دەمانەوێت بەو سەربەخۆیی کە لە هەڵس و کەوتکردنمان لە چۆنیەتی ژیانمان لە چۆنیەتی ئەوانە آخر ئازادی تا حدێک ئازادی هەیە ئایا لە وڵات ئازادی زەمینەت بۆ ڕەخساوە من پێت ئەڵێمەوە بڵێ لە دوای ڕاپەڕینەوە زمینێکی زۆر باش بۆ هەرێمی کوردستان ڕەخساوە کە هەبێ بەڵام پرسیژنمان هەیە بەڵێ پرسیژنیش بەو کێشانە وتمان کە هەموو لایەنەکان دەبێ هاوکاری بن و فعلا کۆمەڵێ هۆکار هەیە فاکتەر هەیە فاکتەرەکانیش دیارن کولتورە ئاینە دابوونەریتە بڵێن کۆمەڵایەتیە ئاستی ئابووریە سیاسیە ئەڵێ لە هەڵوێستیان نییە حەزەکەم یەک نمونەم بۆ بێنەوە کە کامە هەڵوێست بووە کە ئێمە هەڵوێستمان نەبووە بەرامبەری ئەڵێ بەرپرسێکی پارتی بڵێ ئافرەتی چی دوو شەقی تێ هەڵدەنەوە واللهی من ئەو قسەیەم نەبیستووە بەڵام من وەکو ڤیان ئامادەمە ئەگەر ئەو کەسەیە بزانم من خۆم لە ناو پارتیا دژی ڕاستم ئەڵێ ئێوە پاشکۆی حزبن نەخێر ئێمە پاشکۆی حزب نین لە یەکێتی ئافرەتانی کوردستانیش پەیڕە و پێرۆگرامەکەت بۆ جەنابەت دەیهێنمەوە و بە بەڵگەشت بۆ دەسەڵمێنمەوە کە چەند ئەنداممان هەیە کە فۆرمی یەکێتی ئافرەتان ئەندامێتی یەکێتی ئافرەتان هەیە ئەڵێ ئێ من سەر بەخۆمە یان هەندێک جار زۆر جار وتوێتی من سەر بەلایەنێکی دیکەی حزبی دیکەشی لەم کوردستانەدا سپاس دکتۆرە بەڵێ ئاشتیخان وەڵامی پرسیارەکان بەڕێزێک پرسیارێکی سەبارەت بە یاسای لێبوردنی گشتی من خۆم لە یاسای لێبوردنی گشتیە و زۆرێکیش لە ژنەکان و بەتایبەت لە ژنەی داکۆکیکردن لە مافی ژنان دژی ئەوە بووین کە بکوژانی ژن بگرێتەوە 12 ئیستسنا لە ناو یاساکەیە هەبوو لەو 12 ئیستسنایە ئەوەندەی کە من دڵنیام کە بکوژی ژن ناگرێتەوە بەڵام بە تەنها یاسای لێبوردنی گشتی نییە ینی دوو لێبوردنی گشتی تر هەیە کە لە دەروی پەرلەمان کە بەڕێز سەرۆکی هەرێم 2007 و 2010 لەلایەن بەڕێزیەوانێ بەپی یاسای سەرۆکایەتی هەرێم سەلاحێتی وی هەیە کە لێبوردنی گشتی بۆیە من ئەوەندەی ئاگام لێ بە یاسای لێبوردنی گشتی هەوڵێ بوو پەرلەمان کە لە ناو پەرلەمانە
ئەو شکۆیە بۆ لێبوردنی گشتی یا جۆرێک لە منهەجیەت لێبوردنی گشتی کە من خۆم دژی بەڕاستی ئەوەم لەگەڵ ئەوان کە هەر یەکێک تاوان بکات بەرامبەر بە هەر ئینسانێک دەبێت ینی جەزاکەی وەربگرێ لە بەرامبەرە من ئەوەندەی کە دڵنیام لە 2010 ئێمە وەکو لیجنەی بەرگریکردن لە مافی ژنان داوامان کرد ئەو لیجنەیە کە راپۆرتی ئامادەکردبوو بۆ بەڕێز سەرۆکایەتی هەرێم بزانین لەسەر چ بنەمایەک ئەم پیاوانە چونکە چەند کەسێکی تیا بوو کە بە زەقی نەک متهم بوون بە کوشتنی یەک ژن متهم بوون بە کوشتنی زیاد لە ژنێکیش داوامان کرد ئەو لیجنەیە بێتە بەردەم لیجنەی داکۆکیکردن لە مافی ژنان ڕوونی بکاتەوە پێوەرەکانی چییە کە ئەمانە گوڵبژێر کراون بە تەنها ئەم ناوانە عفوی عامیان بۆ دەرچێت تا ئێستا ئێمە لیجنەی ژنان وەڵاممان وەرنەگرتووە و نە بە پۆزتیڤ نە بە نێگەتیڤ وەڵاممان نەدرایەوە سەبارەت بەوەی کە بەڕێزێک پرسیاری بەوە کرد کە توندوتیژی من وتومە بگەڕێتەوە بۆ مێژوو بەڕێزت ئاماژت بە ئاینی پیرۆزی ئیسلام کرد بە بڕوای من ئاینی پیرۆزی ئیسلام بە تەنها نەیتوانیوە لە مێژووە لە هەموو ناوچەکانی جیهان و دنیاە بتوانێت لە سەردەمانێکە یەک گوتاری هەبێت بۆ باشترکردنی ژیانی ژن واتە لە شانبەشانی چونکە وەکو ئاگادارین دیاردەی کوشتنی ژن و توندوتیژی بەرامبەر بە ژنان هی سەردەمێکی دیاریکراو نییە سەردەمێکی زۆر دوورە و هەروەها دیاردەیەکی جیهانیشە واتە کاسۆلیکەکانیش و مەسەلەن مەسیحیەتیش و لە کۆمەڵێک پانتایی تری دیانەتی تریشە ئەبینرێت کە یا تەفسیری جیاوازە ئیجتیهادی جیاواز بۆ دینەکانەکرێت کە بە خراپەکەوێتەوە لەسەر ژیانی خەڵک بۆیە ئەگەر دەقەکان وکو خۆی وەربگیرێت و ئیجتیهاد نەکرێمیش لەو بڕوایم کە زۆرێک لە پەنتاییەکان لەوانەیە وەڵام دەرەوە بێ بۆ باشترکردنی ژیانی ژن و لە ئێستاشە لەوانەیە پێویستمان بە وەڵامدانەوەی تازەشە بێ بۆ باشترکردنی ژیانی ژن نەک بە تەنها کۆمەڵێک دەقکە بەبێ ئەوەی ئێمە ئیزافەمان هەبێ بۆ سەری. بەڕێزێکی تر باسی لەوە کرد کە بۆ یاسای توندوتیژی بەرامبەر بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە خێزان بۆ جێبەجێ نەکراوە ئێمەوەی کە وەکو شێوەیەکی فەرمی بێت چەند جارێک راپۆرتمان نووسیوە وەکو لیجنەی بەرگریکردن لە مافی ژن و ئاراستەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکانمان کردووە سەبارەت بۆی کە ئەم یاسایە بەلایانی کەم و لیجنەی پەیوەندیدارن پێویستە وەڵاممان بدرێتەوانێ ڕێگریەکان چییە لە بەردەم ئەوەی کە بۆ ژن بۆ ئەم یاسایە جێبەجێ ناکرێت و من زۆر ڕاشکاوانە بە بەڕێز دەڵێم نەک بە تەنها ینی ئەم یاسایە بەڵکو زۆر یاسای تریش ینی زۆر جارش کەس خواردووە کە ئەچێتە بۆ نمونە دەستەی باڵای مافی مرۆڤ تا ئێستا جێبەجێ نەکراوە زۆر حاڵەتی تر وەکو یاسایەک بوونی هەیە بۆی پارێزگاری لە خێزان و لە ژن بە تایبەتی بکات لە هەموو توندوتیژیەک جێبەجێ نەکردنی لە ئەستۆی کێدایە زۆر بە کورتی دەسەڵاتی جێبەجێکردن بە بەڕوای من دەسەڵاتی جێبەجێکردن دەبێت لێپرسینەوەی هەبێت وەڵامی پرسیارەکانت بیتەوە و بە خێراییش مەبەستەکانە بگەین سەبارەت بەوەی کە حکوومەت ئەوەی کە لە بایکۆتکردنی هەڵمەتی 16 ڕۆژێکە ژنانی پەرلەمان ئەوەیە کردو کە ئەم چالاکیانە هەموو چالاکی تەقلیدی و ئەوەن بۆ خۆیان ئەوان لە دەسەڵاتێکی یاسادانان واتە ئەوان یاسادانەرن بەڵام لە عینەن کاتیشە خۆیان پێچەوانەی یاسا تەسەڕوفیان کرد چونکە لە هیچ عورفێکی دنیایە نەبووە پێشەوەی من قسە بکەم تۆ بڵێ من نەزانم تۆڵیی ئەوە حکمێکی زۆر زۆر باتڵ بوو بدەن بەڵام پاساوی ئەوان ئەوەیە کە ئەم چالاکی دووبارەی ساڵێ دووبارە بێت نەخێر بەچی ئازانی دووبارەی ئێمە لە ئەنجومەنی باڵای خانمان کە وەکو دەستگایەکی معنی بە سەرپەرشتی سەرۆکی حکوومەت 7 وەزارەت بە تایبەت ئەم ساڵ 3 وەزارەتی زۆر گرنگ لە هەرێمی کوردستانە بە پانتاییەکی زۆر و مەساحەیەکی گەورە بەشداریان کرد ئەوانش وەزارەتی خوێندنی باڵا کە مامۆستایانی زانکۆ مەیدانیان هاتوونەتە ناو پرۆسەکەەوە و لە ناو پرسەکە کاریگەریان هەیە و کار دەکەن خوێندکارانی کچان و کوڕان لە خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە لە ناو ناوەندەکانی خوێندنە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەر لە کەناڵەکانی ڕاگەیاندن لەم ماوەیە ئەبینی ڕۆژانە مامۆستایانی ئاینی قسە لێرەدا ئێمە نەهاتوین بە شتێکی عفەوی هەر کەسە بۆ خۆی ئازاد بێتی ئەڵێ نەخێر لەسەر ئەساسی ئەو سێ بنەمایی باسم کرد وەزارەتی ئەوقاف مامۆستایانی ئاینی لەسەر ئەساسی ئەو سێ بنەمایە بێ وتارەکانیان ڕێخێنەوە ئەمێنێتە سەرەوە وەزارەتەکانی تر وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لایەنەکانی تر هەموو ئەو هەڵمەتی ئەم ساڵ ئێمە قسەمان کرد قسەمان کرد لەسەر ئەوەی چیتر هەوڵاتی ئێمە تێر بوو بێزار بوو لەوەی ئەوەندە کوژرا ئەوەندە سوتا ئەوەندە بریندار بوو ئەوەندە وگرا کۆمەلگا هەمووی بەرپرسیارە کەواتە پێویستمان بە ئاشتەوایەکی کۆمەلگایی هەیە کەواتە پێویستمان بەوەیە لە خێزانەوە دەست پێ بکەین بۆی کۆمەلگایکی ئاشتەخواز بێت لایانی ئەوەی ڕووناخان پرسیارێکی لە من کرد پرسیارەکەی وێڵێ کێشەی ژنبوونی هەیە بەڵێ هەمومان کۆکین لەسەرەوە توندوتیژی ژن تەنها توندوتیژی جەستەیی نییە توندوتیژی ئابووریمان هەیە
تونندوتیژی سیاسیمان هەیە تونندوتیژی کۆمەڵایەتیمان هەیە هەتا دوای تونندوتیژەکانی تر کە تونندوتیژی دەرونی و پەراوێزخستن و هەموو لایەنەکانی ترە چۆن چارەسەری بکەین بە بڕوای ئێمە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان 3 دەسەڵات لە هەرێمی کورسان وەکو دەسەڵاتی ڕسپی بەرپرسیارن و 2 دەسەڵاتی نافەرمی کە بە دەسەڵاتی 4 و 5میش ئەژمارەکردن ئەوانش بەرپرسیارن دەسەڵاتی یەکەم و دووەم و سێم لە سەرۆکایەتی هەرێم بۆ دەسەڵاتی یاسادانان کە ئەو یاسانەی دەریەکە خۆی چاودێرێکی ڕاستەقینە بێ نەگەوەی کە بە لێشاو یاسا دەرەکا و زۆر جار پەرلەمانتارەکان بخۆشیان یاساکان ناناسن نازانن دەقی یاساکانن چۆنە بەس لەو لیژنەیە ئاشنایەتی هەیە کە هەیە لەلایەنی دووەمی ئەوەیە دەسەڵاتی جێبەجێکردن بۆ خۆی وەکو دامەزراوێکی بەرپرسیار لە جێبەجێکردنی تەواوی ئەو بەرگانە ئەمێنێت ئەبێت تەواوی لەبەرەوەی کەمترین کاتم وەرگڵن لە بەرنامەیە کاتەکەیسان بۆ بڵێ مەسەلەی حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری ئاشتیخان بە هەڵەدا بردی جێبەجێکردنی یاساکان لە ئەستۆی دەسەڵاتێکی سەربەخۆیە کە ئەوش ئەنجومەنی دادوەریە نەک دەسەڵاتی جێبەجێکردنەوە دادگاکانە کە ئەبێ ئەو یاسایبێت کە بە سپاسەوە ئەنجومەنی دادوەری ئێستا لەگەڵ ئێمەدایە لە برەو پێدان و لە کاراکردنی دادوەرەکان ئەمێنێتە سەرەوەی کەناڵەکانی ڕاگەاندن کە من لێرەوە جارێکە تاکی دەکەمەوە بە سپاسەوە لەم هەڵمەتەیە بەشداریکی سەرەکیان کردو لەگەڵمانە بەڵام ڕاگەاندن لە هەرێمی کورسان بەستەنها کاری لە وروژاندن و لە دەرخستنی کەم و کوڕێکانە بەڵام ڕۆڵی نەبینیوە لە چاکسازی کۆمەڵایەتیە پێویستە ڕاگەاندن بەشدار بێ لەم پرۆسەیە و بە ئەرکێکی گەورەی خۆی بزانێ و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش وەکو دەسەڵاتی پێنجەم لە هەرێمدا ئەوانیش تەنها وشارکەر نەبن بەڵکو بەشدار بن. جوانە خان دێمە لای تۆ بۆ پێم وابە یەک پرسیارە دێکراوە ئەم قسەیەشم لە زمنیا جوابم بیتەوە ئەڵێ بە بەراورد بە ساڵانی پێشووتر لە چالاکیەکانی ئەم ساڵی 25 نۆڤەمبەردا پیاوان بەشداریان کردبوو بەڕێوەبەری ڕێکخراوی وادی ئاماژەی بەوە کرد هەندێک کەس بە جنێودان و هەندێکیش لە شۆفێرەکان بە هۆڕن لێدان پێشوازیان لەو داوایەی ژنان کردووە کە توندوتیژی بەرامبەر بە ژنان نەکەن وتی لە کاتێکدا کچەکان قردیەلەی سپی و پەیامی سپیان پێشکەش بە پیاوان دەکرد لەسەر شەقامەکان کەچی بەشێ لە پیاوان جنێ و قسەی ناشرینیان بە کچەکان دەوت. بەڵێ ئەمە بۆ خۆشم لێ ئامادە بووم جۆم لە شتی وا بوو ینی ئەمە چەند جار دووبارەی کەینەوە کە ئاستی ڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگا ئەتوانین بڵێن تا لە سا سیش ینی بەجددی ئەگەر نا بۆ ئێمە لە باز لە ساڵانی پێشووەکەین کە دیارە ئاوردانەوە لایەنێک لە لایەنەکان کە ئاورمان زیاتر بەلای ئەوەی ئاوەتەوە چۆن کورد ئازاد بێ بەڵام بۆ کام ئازادیە ئایا بۆ تاکێک یاخود بۆ هەردوو تاکەکە ئێمە بازەوەکەین بەڕاستی باسمان لەوە نەکردووە مافی یەکتری نەخۆین بازەوە نەکراوە ئەو ئازادی کە وەرگیراوە بۆ هەردوو ڕاگەز بێ بەجددی خۆم لە دەقا وەستانەکەی بەردەم پاڵاسا بووم کە خۆم و بەهارخان لە دەستمەوە بوو بەهارخانە لە حکوومەت هەر وەڵامیشی نەداوینێتەوە لافیتەکە کە بەدەستمانە بوو خەریب و سارێک لە سارەکان بانکە بەژێر جنێوی ناشرینشیە ینی ئەگەر کۆمەلگایەک ینی بەجددی کێمە بازە ئەم کۆمەلگایی کە ئەو نەناوشیارە پێویستی بە دووشت هەیە یەک بەرقەراربوونی یاسا بە ناوەندەکانی بەڕێوەبردن ینی یاسا چەند توم و تۆڵ بکرێتەوە هێشتا کەمە ئەمەش لە دەستی پەرلەمان و حکوومەتایە دوو ئەو ماڵانەی کە تەلەڤیزیۆنەکانمان چەندێک ڕاگەیاندەکان هەموو ڕاگەیاندەکان ئەتوانن بە سپۆتی بچووک ئەتوانرێ بە کورتە دراما ینی نەک درامایەکی ینی چەند ئاڵخەیی کە وەکو ئەم ساڵ پیشاندرا بەڕاستی ینی کەمکردنەوە بوو بۆ ئیشی ژنان هەوڵێکی تاقانەش ینی بەڕاستی منەتوانم بڵێم بەس عرزکردنی ماڵە دەوڵەمەنەکان بوو عرزکردنی دوو کەس بوو لە بە شتێکی ناشرینی عرزکردن بوو بە ناشرینکردنی کاری ڕێکخراوەکان. زۆر سپاس جوانە خان و بۆ جوابی ئەو کاکەیەش کە باسی ئۆکسفامی بەریتانیەکە ئێمە لەوان ناوەستین کە توموتیژی هیچ کات لە بن نایانی هیچ کات هیچ کۆمەلگایەک ناتوانێت توموتیژی بنە بڕکە بەڵام سەردەم بە سەردەم توموتیژیەکان ئەگۆڕێت با لەوە بوەستین کە نەڵین فلان بۆ وایە با ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین بەڕاستی نەڵین خۆلێوش توموتیژی هەیە خۆلێوی اختصاب هەیە بەداخەوانێ اختصاب لێرە هەیە بە ناوی خەڵەتاندنی کچانەوانەیە کە لە ڕێگەی موبایل و ئەنتەرنێتەکانەوە چەندها کچمان هەیە کە حملی ناشەرعی هەیە و لە پەناگەکانە ماونەتەوانێت خۆی و مناڵەکانی ینی مناڵێکی بێتەسکەرە لە
پەناگەکانە مناڵێکی ناتەندروست نائارام گوێ لە هەموو کێشەیە بێت گەورە بێ ئێمە بۆ بازەوە نەکەین کە کوڕانی ئێمە بەجددی کە کچانی ئێمە هەڵە خەڵەتێنرێن بە ناوی خۆشەویستی و زەوا جوانێ ڕوبەڕووی اختصابێتەوە اختصاب لەوە اختصابتر ئەبێت چی بێت بابە زەوڵاتی تر نەکەین با زەوڵاتی خۆمان بکەین زۆر بە خێرایی من بە بەڕێز ئەمەلخانەڵم بە تەنها ئەنجومەنی دادوەری بەرپرس نییە دەسەڵاتی جێبەجێکردنیش و تەنها یاساکان و ئەنجومەنی دادوەریش بەداخەوانی خۆی سربەخۆنیە بۆیە ئەوە مڵاحەزەی سپاس جوانەخان ئاشتیخان دکتۆرە ڤیان بەڵێ زۆر کاتی بەرنامەکەم تاوا بۆ بمبورەت خۆ بەڵێ ببوورە دکتۆرە بەڵێ بینەرانی عزیز وەکو دەزانن بە بەرنمەیەک کێشە و خەمی ژنان لە کۆتایی نایەت ئەمە تەنها هەوڵێک بووبەوەی تیژ بخەینە سەر کێشەی ژنان سوپاسی هەمووتانەکەم بۆ ئامادەبوون لە بەرنمەکە سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن با لینکی بەکراوەی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فیسبوک ڕێزی و سڵاوی یادگارفایە خوستافی بەرنامەی بەکراوەی قبول بکەن تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوادان